ئەم دوکانێک کە لێی وەستاوین دوکانی یەکێک لە شوشەچیەکانی شاری سلێمانیە و ئەم تەبەقانێک کە لە دەوروبەرمانن تەبەقی شوشەن کە بەلانی کەمەوە وەزنیان 40 بۆ 50 کیلۆگرام دەبێت. بۆیە ڕۆژانی خەڵک ئەمڕۆ لە شاری سلێمانی بە باشی زانی قسە لەسەر کار و پیشەی شوشەچیەکان بکات و هەروەها ئەو مەترسیەی کە شوشەچیەکان ڕوبەڕوویان دەبێتەوە لە کاتی کارکردنیاندا. لە 1970 من دەستم کرد بە ئیشی شوشە لە 2000 دوکانم بۆ خۆم داناوە. ساعتا کۆی ژمێژوشی کۆنی هەیە لە شوشەیە، بەڵام بزەبەت نازانم کەسێکی شوشەی هێناوە سلێمانی و کێژ یەکەم کەس بۆ دایناوە، بەستایەکی لە پێنجۆنەوە هاتە شوشە زیاتریش یەکەم کەس زارتاشەکان شوشیان هێنا بە حکمی ئەوان کە پەنجەرە و دەرگیان دروست کردووە یەکسە بە شوشەکەش وەدایانناوە. بەڵێ لەم گوزەرە چەند کەس هاوشێوەی جەنابەت کارەکەن؟ زێر نزیکی 70 کەسە بین، نزیکی 70 دوکانێکە بین و ئەم دەقەیە. ساڵانی ڕابردوو تا ڕژێمی گۆڕبەگۆڕی بەعزما بوو مەحدود بوو ڕێژەی شوشە یاخود جۆرەکەی. ئێستا هەڵبەت جۆرەکەی زۆر بووە و ڕێژەکەی و نەخشەکانیشی زۆرتر بووە. بەڵێ ئێستا نە سعرەکان سابتن نە جۆرەکانیش سابتن، بە حەقە دەسەر لەوە چێ بڵێم مانگی نوعێک دوو جۆر سێ جۆر شوشەیەکە زیاکە. ئێستا حالین ئەو سا شوشەی مشەجەر هەبوو یەک نوع بۆ دوو نوع زیاتر تێپەڕ ناکە. ئێستا ئێمە حالین خۆمە 70 نوعمانەیە. ئەمانە هەمیچی سە محدود نین، وەکو سعرەکانی سعر محدود نین. شوشە دەرەجێ هەیە، بە دەرەجەیەک و دوو سێ و چوار ئەگۆڕێ، شوشە تووشی ئێرانی ئەگۆڕێ، ئەمانە ئێسامی فەرقی هەیە. لە سلێمانی کۆمەڵێک پیشە هەیە، یەکێک لەو پیشانەیە یەکێک لەو کارانەی کە خەڵک مەعیشەتی لەسەرە شوشە چیە. لەم گوزەرەی ئێوە کە بە گشتی ناسراوە بە بازاڕی سەعاتاکۆی یاخود نزیکتر بڵین کۆمەڵێک بازاڕی کارەبایی شوشەچی بەسەرێکەوە ژیان و گوزەران و بازاڕتان چیە؟ ژیان و بازارمان باشە بڵێن بێ بە زۆر و شوشەجی جەماعەتی ئەمە لە بازاری باشن. چەند پیشە چینێنی چەند کەستانەیە لەم گوزەرەکە ئاوا ئیشی فرۆشتنی شوشە بکەن؟ وڵای زیادە 30 کەس دەبێت، 30 دوکانی وای لێبێ، 30 دوکانی شوشەی لێبێ. شوشەبڕێنیش یەکێکە لەو پیشانەی کە پێویستی خەڵکە بەڕاستی. ئێمە من وەکو خۆم لە ساڵی 98ەوە خەریکی ئەم پیشەیەم، چەند ساڵێک لە بەردەستی خەڵکە ئیشم کردو، ئێستاش خۆم ئیشی خۆم جێبەجێ ئەەکەم. یعنی ئەوەی کە خانوو دروستکایان ئەوەی کەماڵی هەبێ بێتە لای ئێوە. بەڵێ ئەرەوەڵا لە ئاخیری شایەدی ئەو کۆمە ماسەوەی ڕاهاتنە هەچ کەسەوە بە پێ ئیشی خۆی هەچ کەسەوە ئیشی خۆی مارەسی هەیە لە ئیشی خۆیە. ئێمەش دەمێک هەوڵمانەوە لەگەڵا بۆیە تۆ شەکان ببڕین. ئێمە زۆر جار تاقیمان کردو تۆ سانتیمێکی زیادە بۆ قیاسی پەنجەرەکە هەر بۆمان نەهاتوو دانیش تەبەقەکەمان بەدەستەوە شکاوە. بەڵێ زۆر ڕاستە ئەخۆی ئەشێگە بەڵێ ڕۆژانەیە ئەویش هەموو ڕۆژێکە هەموو ڕۆژێک کابراڵێ من سانتیم کرد ئەڵماسکەشم چاکە بۆ چی نایبرە بۆ بەدەستەوەی برێ. ئێمەش ئەویشی تۆنی هەچ کەسە ئیشی خۆی هەچ کەس و مارەسی ئیشی خۆی هەیە. ئەوەیە مەسەلەکە. قیاسی پەنجەرە بەتابەت لەوە چی ئێستا گەورە بوو بێ ساڵان قیاسی مەتر بە مەتر و نیوانە، ئێستا قیاسەکان گەورەیە. ئێوە تا چەند مەترسی هەیە لەسەر مامەڵەکردنی ئێوە؟ وڵی زۆر خەتەر ئێستا قیاسی ماڵان ئێستا کابرا خەڵک هیچ حساب بۆ ناکە بڵێ ئەم شوێگە بشێت چەنە زەرەرم پێگەێنێ. جاری وای تۆ بە سانتیمێکی شوشە عەزێتێکی زۆرە زۆر ئیبادەتەکە لە گیانتا. بەڵام چی لێگەی پەنجەری وا هەیە ئێستا ئەوەنەی بەردەست شوشەیە. بەڵێ پەنجەرێکە سێمە تەبەقا یەک تۆزیلێکن یەک قیاسە 90 بە 180 بۆ یەک دەرگایەتی کابرا. ئەگە لە حاڵێکە بە قایمی داخەرک تەبەقاشکێت و ێتە خوارەوە پیانە. بەڵام تێ ڕۆ کابرا هەر ئەیەوێت.
خۆی ئیشەکە ئێمە ئیشێکی مەترسیدارە بەڵام لە قەزەی مادیە باشن شکارێکی باشە بۆ کەسابەت بۆ کەسانی کە کاسبیەکان فەرقی هەیە لەگەڵ ئیشی هەیە ینی ماگانەکەی باشە ڕۆژانەکەی چاکە شاگر لا تەنەمێنێت ئەتوانێت بمێنێت کەسێک حەزکا بە ئیشەکە توانێت بێتەوە خۆی ئەمیشە حەزکردنە هەست کەسەوەی ونی هیوایەتێکە ئەمی ئیشاگەیکی حەزی لێ بکات بڕوان ناکەم قەتوانێ وازی لێ بێنێ کاک حەجی جەنابتان هیچ حادیسەیەکی بریندار بوون بەهۆی شوشەوە وڵا زۆرمانێ من تایبەتی خۆم و براکەم هەر زۆرمانەیە براکەم نزیکی تا ئێستا 4 جا دەماری هەر دەماری بڕیوە نزیکی 100 قسوور تەقەڵی پێوێ بخۆشمەوە دەم بڕیوە دانێکم شکاوە هەر بە حادث لە کاتی شوشەدانە بەڵام کاک حەجی ئێستا بینیمان بینرێک کۆمەڵێک بینای بەرز دروست کراوە مەترسی دانانی شوشە بۆم بینایانە لە چیایە خۆی مەترسیەکەی تا ئێستا ئێمە ئیش بەمەدە چی دەسە خۆی سە لە وروپاکە دیقەتی یابی هەموو شتێک بە کرێن داندرێ بە شایلە داندرێ تا ئێستا ئێمە شتە حاڵەتە نهاتوە تا ئێستا بە شایلە و بە کرێن دامدرێ جان بینا بەرزانێکی ئێمە دروستەکرێ خۆی نابێ شوشەی احتیاطی تێبکریانە بێ شوشەی لە مینەتی تێگریانە بێ سکۆرێت بێ یان بێت تەمپەر بڵێ با بڵێ تا ئێستا نەگەشتەوە حەدە بەس لەم ڕۆبۆلەوە قەنەعاتەکەم باش بێشتانە وەسان بیران تۆ لە کاتی ئیشکردنت لە دانانی پەنجەرە لە دانانی شوشە بۆ ماڵان لە کاتی بڕینە هیچ حاڵەتێکی برینداریت بەسەر هاتووە بەڵێ زۆر جار ئارەوەڵە تا ئەم دقیقە 120 قەڵم تایە هەژدە دەمارم قرتاوە 9 ماس بکەشم قرتاوە وەڵی هەر وەکو حەزم ئیش بینەم زۆر پێوێ بڵێن دەسم سڕە زۆر بەیانی جارە بە سەرمایەمە ژیامان ئیش ناک هەر سڕ بووین سڕبین بەڵام حەزی شەکەی خۆمە هەروازی لێ نانم پشت بەخوا ئینشاڵڵا سەلامەت ئەبن و ئومێدمان وایە ئەو کەسانی کە ئەم جۆرە کارانەکەن بە دوور بن لە موسیبەت هەر جەنابتر وایانە خودت ئەو هاوڕێ و هاوکارانە تریشت وەڵا زۆر کەسێ زۆر کەسمانە لە هەیە لە من زیاتی تەقەڵ پێوەیە هەیە کەمتری پێوێ هەیە باشترێک هەیە دوو تەقەڵە هەیە لە من زۆر دووقاتی منی پێوێ زەلامێک مەکوورێکی عەرەب هەیە ئێستا لێرە ئیشەکە 400 تەقەڵی پێوێ 400 تەقەڵی شوشەی پێوە هەر ئیشەکە ئیش هەر ئیشەکە ئەمە حەزە خۆی ئیشەکەمان زۆر خەتەرە خەتەریاتێکی زۆری تایە مەترسی تایە ینی حاڵەتی زۆر ناخۆشیشی تیا بووە لە ئیشەکەمە هیچ شتێکتان نەکردەوە بۆ ئەوی کۆمەڵێکی تایبەت بە خۆتان هەبێ بۆ داکۆکیکردن بۆ من خوانە خواستە ڕۆژ لە ڕۆژان جەنابەت یان هەر کەسێکی تر تووشی ئەوەی کا ئیفلیس بێ یان زۆرێک لەو حاڵەتانی کە جەنابەت باست کرد بۆ ئەوەی هەم حکومەت هاوکاریتان بێ هەم خۆشتان لە ناوخۆتانە هاوکار و هەماهەنگی بن ناوەڵە تا ئەسە کەس شتی نەکردووە بینیمان لە کاتی بارکردنی ئەو شوشانە زۆر حەزارتان کرد مەترسی شوشە بارکردن و گواستنەوە مامەڵەکردنی لەسەر خۆتان لە کاتی بارکردن و گواستنەوەی وەڵی خەتەریاتی زۆرە خەتەریاتی شوشەکان زۆرێت زۆر کەسمان هەیە برینار بووە بریناری سەخت بووە تیای مردووە ینی هەیە حادیسەی مردنیش بەڵێ حادسەی مردنیش هەیە جەنابتان دەستان قاستان شوێنتان بەرکەوت من دەسم بڕاوە من حالێن دەسم ئەمەی دەسم بڕاوە مایەکە چاکە بماتەوە ئەوە لە کاتی بارکردن بەڵێ لە کاتی بارکردن شوشە بارکردن شوێ ئەمانیات ئێستا بۆ بە 6 ملیم بۆ بە 8 ملیم بۆ بە لیمینێت بڵێن کە وەگزامی سارە ئەشکێت و ناکەوێ یان مسەلەح هەیە تەلیتیایە شوشەکەەوە نمونونەکانی لە بەردەسا هەیەگەر دەبڵجام ئێستا بەڵێ دەبڵجام خەڵک ئەکسەرێتی بەشی پێشەوەی بیناکەی بۆ دەبڵجام بەکارێنێ لە بەروی کاتمە بۆ هەوا بۆ گەرمی و سەرمی فەرقی هەیەەوە وەسەقەت بووە لە کاتی گواستنەوەی شوشە دە تەبەقە بڕی بێ بۆ بینایەک لە نیوەی ڕێگا لە داگرتنە لە بارکردنە شوشەکە بشکیان لەسەر بینە وڵی ئەبێ ئەوەشی تیاابێ بەڕاستی تووشی ئەوەش بووین چکە شتەکە شوشەیە قابلی شکانە بەڵێ ئەرەوەڵا وەلو ئێمە شارەزای بارکردن و هەموو شتەکانیمان هەیە بەس ئەوەشی هەرتیا ئەبێت ئەی بێ لێوە لەسەر بیناکە جاری وە ئەشکێت یان هەر لە دوکان ئەوتە لا هەڵگرتنێکی بەسی تا ئەشکێ